حما منطق خۆشەویستی ئیبراهیمی شێخ مەموودی کاوان ڕۆک سڵاو لە بانەکان کێدار سوچی ئەمەی ئازاد تاقیماتی شێخ عومەر تاکگوزاری عوسمان ئاسۆ منطق چاومانی تۆنی چییە؟ چی هەڵیێنە؟ بۆگەشتن بە باڵای تۆ کامڕێ سەخت بوو گردم بۆگەشتن بە باڵای تۆ کامڕێ سەخت بوو گردم چاکە و پاداشتی عشق خیانەتت لێ کردم بۆگەیشتن بە باڵای تۆ کامڕێ سەخت بوو گرتم چاکە و پاداشتی عشقت خیانەتت لێ کردم دوای ڕۆژدنت سەیر بوو من ماوم جۆن نەبردم دوای ڕۆژدنت سەیر بوو من ماوم جۆن نەبردم خەم و ئازاری دنیا سپاس پێشکەشت کردم خەم و ئازاری دنیا سپاس پێشکەشت کردم خەڵکی یەکجار دەمرێ من 2000 جار مردم یەکەم جات جۆم بیرجوو یەکەم جات کە جۆم بیجوو کە هاتی دەست گردم یەکەم جات جۆن نەبیجوو کە هاتی دەست گردم بەڵام مەمنونیە تۆم کە پێر زۆر شتت کردم من هەردەم مەمنونی تۆم تۆ پێر زۆر شتت کردم دووبارە سوپاس دەکەم بۆ ڕێزەی لێت کردم سەیرەوە دەزانی من بوونەوە دەزانی من بۆ لام دێ ببردم زۆر سەیرەوە دەزانی من پۆڵاو دار و بەردم زۆر پێیرەوە دەزانی من پۆڵاو دار و بەردم وا من خاوەنی ئازار و ئاژان و خەم و دەردم وا من شایەنی خەم و ئازار و خەم و دەردم ئەی تۆ نەبووی کادوون ژایەنی ماژەر بردم ئەی تۆ نەبووی کادوون ژایەنی ئاژاد کردم ئەی تۆ نەبووی کادون شایەنی پاشات کردم بۆ هەمە منتگەڵێم منیش بە دەست و بردم هەمە منتگەڵێم منیش بە دەست و بردم سپاس دەکەم کاک حەما تۆ گەلێ زەمت کردم سپاس دەکەم کاک حەما تۆ گەلێ زەمت کردم لەگەڵ داگەم حەیا دەکەم تو ڕەمەدە باشە حەیاتم هیجرانی تۆ کوشتمی وەرەوە خوا بەرگرێ هیجرانی تۆ کوشتمی وەرەوە خوا بەرگرێ شەوان لە دوای 12 شەو خەم دێ بەرۆکم دەگرێت شەوان لە دوای 12 شەو خەم دێ بەرۆکم دەگرێ دەریشی دەکەم ناڕوە خۆی لە منم داوەگرێ ئەڵێ عەلی کەس وەک تۆ ئەڵێ عەلی کەس وەک من خەمی تۆ هەڵناگرێ شەرتە عەلیش دەمە دووە پڕ بەدڵ ڕێزی بگرێ ساڵی
دڵژۆڵ و هۆڵە ماڵی دڵژۆڵ و هۆڵە وەرە ناوی بەگرێ ماڵی دڵژۆڵ و هۆڵە وەرە ناوی بەگرێ ئەو کەسەی بۆ کاری کە دڵم بەند بکرێ یارەب لە بەرچاوی خۆم لەوێ سەرەتان بگرێ یەک ژن نەکەوێ دەست بەجێ لەوێ بمرێ زۆر دڵنیام لە قەبرانە ئەلەو ژێش نازرەوێ کێ من باشی لێ دەدا و ئوستادی من گڕەگرێ سڵاو بێ لە کاکاوان عەلی شێواش گڕەگرێ لە قسمەتیدا هەما سڵاو لە شێرە کوڕێ سڵاو لە حەماماتک سڵاو لە شێرە کوڕێ إبراهيم الشيخ محمودي بو فرصتي ما مريشة صلاة ولا فرصتي ما مريشة